ئەم کاتتان باش بەڕێزان من ڕێباز عەلی لە ستودیۆکانمان لە شاری سلێمانیەوە بەشەیەکی ڕاستەخۆ لەم دیبەیتە تایبەتەدا لەگەڵتاندا وەکو دەزانن بەرەبەیانێکی زوو ئەمڕۆ بە کاتی کوردستان و درنگانێکی شەو بە کاتی کالیفۆرنیا ئەمریکا ڕێوڕسمی خەڵاتەکانی ئۆسکاری ساڵی 2020 بەڕێوە چوون بێگومان خەڵاتەکانی ئەم ساڵ بۆ کۆمەڵێک فیلمی گرنگ لە ڕاستیدا کە لە ساڵی 2019دا بەرهەم هێنرابوون بەڕێوە چوو لەو هەندێک لەو فیلمانە فیلمی زۆر سەرنجڕاکێش بوون هەم لە ڕووی سیناریۆ و ستۆریەکانیان و هەروە شێوازی وێنەگرتن و لە ڕووی تەکنیکیەوە فیلمی زۆر سەرنجڕاکێش و گرنگ بوون و ناوبانگ و دەنگێکی زۆریان لە سینەماکانی جیهاندا هەبوو. بۆ لەم دیبەیتە ئەم ڕۆماندا بە میوانداری لەگەڵ هەرێک لە بەڕێزان لە لای چەپمەوە دکتۆر دڵشاد مستەفا سەرۆکی بەشیش سینەما لە کۆلێژی هونەر لە زانکۆی سلێمانی، هەروە بەڕێز بەختیار فەتاح دەرهێنەر و پرۆدیوسەر لەگەڵ کاک سۆران نەقشبەندی شارەزار لە پەیوەندی کلتور و هونەر. زۆر سپاستان دەکەم کە لەگەڵماندا بوون. هەروە لە ڕێگەی سکایپەوە کاک سەهیم عومەر خەلیفە دەرهێنەر و ئەندامی لیژنەی دادوەری خەڵاتی ئۆسکار بە سکایپ لە بەلجیکاوە لەگەڵماندایە. زۆر سپاس بۆ کاک سەهیمیش کە لە بەشێکی ڕاستەخۆ لە بەلجیکاوە لەگەڵماندایە. دەمەوێت لە دکتۆر دڵشادەوە دەست پێ بکەم. دکتۆر، تێڕوانینی تۆ بۆ فیلمەکانی ساڵی 2019 ئەو فیلمانەی کە هەڵبژێردرابوون بۆ خەڵاتی ئۆسکاری ساڵی 2020 چی بوو و کاردانەوە چی بوو بۆ خەڵاتەکانی شەوی ڕابردوو؟ لە ڕاستیای چێک لە کێشە هەرە گەورەکانی ئێمە دایمەن ئەو پێشبینیانەیەکەیکەین دەربارەی ئەو فیلمانەی کە دڵبەندی خۆمانن. جاری وایە فیلمەکان لەسەر تێستی کەسەکانەکەون تۆ حەز لە چ جۆرە فیلمێک یاخود تەماشای چ جۆرە فیلمێکە گەرنا بەشێکی زۆر لە کاندینانتەکان بەشێکی زۆر لەوانەی کە پاڵێوراون بۆی کە خەڵاتی ئۆسکار وەگرن بۆ نمونە ئایرشمان ینی پێم وابێ پاڵێورا بۆ 11 خەڵات هیچیان بەدەست ناهێنێ ینی Once Upon a Time in Hollywood یان پاڵێوراوە بۆ کۆمەڵێکی زۆر خەڵات یەک خەڵات بەدەستەهێنێ و ئەوانەی کە جێی سەرنجن ئەوەیە کە تۆ من وا هەستەکەم ئەم ساڵ ئۆسکارەوە زیاتر بەرە و لایەنە مرۆی یەکەی سینەما بڕوانەک بەر و لایەنە تەکنیکی و تەکنیکە زۆر زۆر زاڵەکەی کە هۆلیوود خۆی پێی ئەناسرێتەوە و هۆلیوود خۆی ئەوێ جۆرێک لە شانازی بە هێزی تەکنیکی خۆی و بکە لە ڕاستیە هێزی و سیستمەوە بکاکە لە ناو هۆلیوودا هەیە. ڕاستە بە درێژای مێژووی سینەما هۆلیوود بە بەردەوام و شانازەی پێبڕاو، بەڵام ئەم جاریان بۆی فیلمی پاراسایتەوە هەستەکەی تۆ ئەکادیمیای خەڵاتەکان ئەوێت شتێکی جیاواز بڵێ ئەوێ بەرەو ئاراسەیەکتر بمان باکە لایەنە مرۆی یەکەی سینەمایە بەهێندی ئەوەی کە دوورەکەوێتەوە لە لایەنە تەکنیکێکە گەروانە بۆە ئەمە ئایرشمان کە یەک دنیا SFX وەک دنیا ڤیژوەڵ ئیفێکت و یەک دنیا خەڵک ستافێکی زۆر زۆر زەبەلاح ئیش لەم فیلمەکەن کە بێجگەلەوەی کەەوە مارتن سکۆرسیزی خۆیەتی و کۆمەڵێکی باش لە ئەکتەرە زۆر ناودارەکانی دنیا لە ناو ئیشکردنەکەی ئەوە هەن چاوەڕێی ئەوەی لەکرێکە خەڵاتێکی زۆر بەدەست بێنێ بەڵام هیچ بە هیچ ناکە. ئەمە پێتەڵێ ئۆسکار هەندێک گۆڕانکاری بەسەر هاتووە ئەم ساڵ یاخود دیت گۆڕاوە بەرەوڕێەوە. ڕاستە خواکین و فیلمی جۆکەر زۆرینەی زۆرما من خۆمێکی بلوانەیە کە بەلای منەوە باشترین پاڵێوراوە بۆ باشترین ئەکتەر هەر ئەو بووە. گۆڵدن گلۆبشی پێشتر وەرگرتووە لە بافتا خەڵاتی بەدەستێناوە بۆیە بەشێکی زۆری ئەمە ئەم ساڵ کرات چاوەڕوان نەکراو بوو. زیاتر ئێمە چاوەڕێوەمانە کرشتی تر فیلمی تر بینخاوانی خڵات بێ بەڵام ئەم ساڵ ئۆسکار زۆربەی زۆری ئەو چاوەڕوانیشکان. کاک بەختیار دکتۆر باسی فیلمی ئایرشمانی کرد کە زۆر کەس پێشبینیوەیانە کرد بەهۆی بربژێریەکانی خاوەنی نۆمینیشن بوو وەکو تۆشتت مارتن سکۆرسیزی ئەو هەموو ئەکتەرە گەورانەی بەڵێکە مێژوویەکی دوورودێژان لە سینەمایە هەیە بەڵام بەو شێوێ دەرنەچوو بوو هیچ خەڵاتێکی نەبردووە. کاردانەوەی تۆ چی بوو؟ ئایا تووشی سەرسوڕمان بووی کە ئایرشمان ئەو فیلمە گەورەی کە ئەم ساڵی ڕابردوو ئەو هەموو ناوبانگی هەبوو بەڵام هیچی نەبردەوە؟ ڕاستی کاتێککە تۆ لە پێشەم شتێکا کە تۆ باسی ئایکۆنەکانی سینەماکەی لە پێشی هەمویانەوە ئەستێرێکی درەوشاوە هەیە کە ویش مارتن سکۆرسیزیە. کاتێک کە تۆ فیلمەکانی مارتن زۆر کەس بە باوکی سینەمای ئەمریکی ناسێ. کاتێک کە تۆ فیلمی بەڕاستی من خۆم دووجار فیلمی ئایرشمانم بینیەوە کە فیلمێکی دوور و درێژەوە تاقت بڕیژیانی ئەتوانی مەسەن بە سێ من ویستم تەحمل بکەم کە خۆم بە کەسێکی بە تەحمل بزانم مازم بە دووجار تەماشام کرد. کاتێک کە تۆ ئایرشمان مەسەن لە ناو کاتەگۆری ئەکادمی ئۆردا بینیت ئەگەر من فیلم بیکرێک بم کە فیلمەکەم بەشداری کردوێ لە ئەکادمی ئۆر لە خۆمەوە ترسێک
دامەگرێت بەڵام وەکو دکتۆر فەرمووی ئەم ساڵ هەموو شتەکە عکس بووەوە ئەتوانین بڵین ئەکادمی ئەوۆرد بە شێوازێکی تر ئەم ساڵ تەعاملی کرد کە پاراسای 4 خەڵاتی گەورەی بەرکەیەکێک لەوانە بەست پێکچەرە مەسەلەن کە لە کاتێکا بەست پێکچەر ئەمریکای پێیان ناسرێتەوە ینی مەسەلەن ینی خەڵکەکەی تووشی سەرسوڕمانێکی گەورە کردووە من ئەمە بە شتێکی زۆر باشی ئەزانم کە بۆ ئایندەی سینەما کە ئیتر ئەتوانێت وڵاتانی وەکو ئێمەش کە بتوانن کە مەسەلەن لەو پێشبڕکێیە کە نەترسن سینەما لە ئاخیرەوە تەنها ئایکۆنەکان نین ئایکۆنیش لە خوارەوە دروستە بێ ئەتوانێت بە فیلمێک تۆ بتوانی بازاڕەکە داگیر بکەیت بۆیە ئەمە ئەمەلێکی گەوریە ڕێی من ئەمەلێکی گەوریە و بە سینەماکارانی دنیا زۆر باشە کاکس زۆران هەم مامۆستا دڵشاد و کاک بەختیاریش باسییان لەوە کرد کە جێگەی سەرسوڕمان بوو بۆوان کە فیلمێکی گەورەی وەکو ئایرشمان هیچ خەڵاتێکی نەبردووە لە کاتێکدا فیلمێکی کۆریای باشوور کە ئەو هەموو خەڵاتە گەورەی بردەوە پێت وایە لەبەر چی ئەم ساڵ ئەکادیمیای وێنە جوڵاوەکان با بڵێن کە گەورەترین خەڵاتی جیهانی فیلمە فیلمێکی گەورەی وەکو ئایرشمان کە مارتن سکۆرسیزی و ڕابرت دێنیرۆ و ئاڵپاچینە و ئەو ناوانەی تێدایە دەبینی هیچ خەڵاتێک وەرناگرێت لە کاتێکە کە فیلمێکی وڵاتی کۆریای باشوور کە بۆ خەڵکانێکی زۆر لەوانەیە بڵێم کەس لە دەرەوەی کۆریای باشوور ناوی ئەو ئەکتەران و ئەو دەرهێنەرش نەیزانی بێت تا فیلمەکە بڵاو بوو بۆ هۆکاری ئەوە چێ بەڕای بە حکمەوەی کە ناوی فستیڤالەکە ئەکادمی ئەوۆردس ینی ئەو ئەوەردی کە ئەیەن بۆ کەسانی کە فیلمەکان پێشکەشەکەن بەڕاستیە بێت دوای ینی هیچ پەشیمانی شتیانە بێت دایما ینی چاو زۆر لەسەر ئۆسکارە لەسەر ئەو تیمەیەکە و فیلمانە هەڵەبژێرن بۆی کە دڵنیا بن کە ئەو فیلمێکە هەڵیەبژێرن دوایی هیچ کەسێک کریتیکیان ناکە نەقدیان ناکا لەسەر ئەو خەڵاتی کە پێیان بەخشیوە جا بەڕاستی مەسلەی ئایرشمن کە یەتە پێشەوە دە نۆمینیشنی هەیە و بە سفر ئەوەردەوە ئەچێتە دەرەوە بە جۆرێک لە جۆرەکان جێی سەرسوڕمان بوو تا ئەو کاتەی کە پاراسایتە بینی کە پاراسایتە بینی یعنی بە بەوازەحی بۆ دەرەکەوێت کە ئەم فیلمە چ باگراوندێکی گەورەی لە پشتەوەیە لە ڕووی چیرۆکەوە لە ڕووی پلۆتەوە لە ڕووی ئەوەی کە ئەم سیناریۆیە بە جۆرێک نووسراوە کە بەڕاستی شارەزاترین فیلممیکەرەکان ناتوانن نەقدێکی وازە یانێگە لە IMDb سەیری کۆمنتی خەڵکەی لەسەر فیلمەکان زۆر بەوازەحی لە مەسەلەن لە ئایرشمانە تۆ بەوازەحی ئەزانیت کە عقلیان کردو لە نێتفلیکسدایان ناوە لە سینەماکان پەخش نەکراوە چکە ئەوە تااقەت پرۆچێنە لە سینەمایە 2 سەعات و 40 ئەوە دەقەدانیشی سەی فیلمێ بکەیت تۆزە قورسە بێ بەڕاستی بۆ هەر کەسێک اینجا لەبەر ئەوە یعنی ئەمە یەتە ئەو بابەوە کە چیرۆک و گێڕانەوەی قەزیە ئینسانیەکان وەرگرتنی لە قسەکەی دکتۆر دڵشادەوە کە قەزیە ئینسانی لێرەیە زۆر یەتە پێشەوە مەسەڵەن بۆ نمونە یعنی خۆی دەرهێنەرەکە کە کاتێک کە سپیچەکە پێشکەشەکە کۆتێک لە سکۆرسیزی وەرەگرێ بۆەوەی کە پیشانی باکە هێشتا ئێمە تەلەبەی توین ڕاستە من ئۆسکارە بمەوە تۆ کاندید تۆ نۆمینەیتی لەگەڵ منا بەڵام ئێمە هێشتا هەر بە چاوێکی زۆر گەورە سەیری تۆکەین جاماوە گەیەنێکە بەڕاستی بوونی ئەکتەری گەورە لە ناو فیلمەکانە و بوونی یاخود خەرجکردنی پارەیەکی گەورە لە پرۆدەکشنەکانە و لە مەسەلەی یعنی سکۆرسیزی تاریخی سینەمای بە جۆرێک لە جۆرەکان قڵب کردەوە لەم فیلمەیە بۆ لەبەرەوەی کە ئەو تەکنیکەی کە لەو فیلمەیە بەکارهاتووە گەنجکردنەوەی کارکتەرەکان لە ناو ئیشەکەیە ئەمە شتێکە ئەو زۆر بەوازەح ینی هەنگاوی زۆر پێشکەوتویان ناوە لە فیلمەکەیە بە بوونی ئەو تاقمەی کە خۆدەزایی لە مناڵیەوە ڕەفیقن سکۆرسیزی و ڕۆبەرت دیریرۆوان هەر لە مناڵی لێ گەڕەکە گەورە بوون هەتا ئێستایان هێناوە یعنی هیچ کاتێک ئەوەنە بە شەوقەوە ئیشان نەکردو بەیەکەوە وەکو لە دیبێتەکەی نازان بینیرتیان ناکە خۆیان دیبێتێکەکەن لە دوای فیلمەکە باسی ئەو تەفاسیلا ناکەن جوابی پرسیارەکەی جەنابەت کە ئایا خەڵک تووشی شۆکە کات و ئەمانە بەڕاستی مەسەڵەن بۆ نمونە لە پردیکشنەکانە لە پێشبینیەکانە خەڵک زۆر چاوەڕێ ئەو شتاناکە مجموعەیەک شوێن هەیە مەسەڵەن ڕۆتین تومەیتۆ هەیە کە زۆر بەوازەحی باسی هەموو ساڵێک پردیکشنەکانیان تقریبن لە سا 85 بۆ 90 ڕاست دەرەچێ ئەم ساڵوانە بوو مەسەڵەن بۆ نمونە زیاتر بەلای فیلمە ئەمریکیەکان ئابردبوویان لە کاتێکا کە ئەو فیلمە کۆریە پاراسایت بەو شێوەیە چوە پێشەوە اینجا مەسەڵەن یعنی جیاوازێکی تری ئەوەیە کە یعنی کاتێگۆریەکیان بۆ زیا کرد بۆ ئۆسکار ئەم ساڵ ئەویش کە ئینتەرناشنڵ فیچە فیلم بوو کە
يعني وادرك أمان دا تعشيوه براسي بس بو حلي موضوعي أو يمكن كباراسايت خلاطي كشتري جورا ورجريكا يا كمين خلاط على تاريخي أوسكارا كأدريبو فيلما زۆر باشە دەمێ بچمە لای کاک سەهیم ئەمەر خەلیفە لە ڕێگەی سکایپۆ لە بەلجیکا لەگەڵماندا. کاک سەهیم هەروەکو گوێت لە برادران بوو لێرە باسییان لەوە کرد کە پێشبینیەکان زۆربەی زۆری وا دەرنەچوون کە خەڵک پێشبینیەوەی دەکرد فیلمێکی وەکو ئایریشمان خەڵاتێکی زۆر بێر، بەڵام بینیمان کە پاراسایت خەڵاتی باشترین فیلمی بردەوە. جەنابەت کە لە نزیکەوە ئاگاداری دەستنیشانکردنی ئەو خەڵاتانەی ئەوە یەکێک لەو لیژنانەدا بەشداریت کردووە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا، پێت وایە یاخود با بڵێم لەبەر چی خەڵاتێکی گەورەی باشترین فیلم دەدرێت بە فیلمێکی نا ئەمریکی یاخود فیلمێکی کە بە زمانی ئینگلیزی بەرهەم نەهێنرا، فیلمێکی بیانی بەرهەم هاتووە، فیلمێکی کۆریایی باشوور، ئایا لەبەر چی بەو شێوەیە؟ گەلێک سوپاس دەستخۆشی میوانە دەستکەم مخابن کو فکرا من هزرا من نلقى مهفاني تايا ببور اجبر قوة 6 سالة اس اندامي اوسكاري ما از دنگي خدم وان فيلما اجبرينها مش تقول مقو بوشي اوسكار يعني بري خدت في الي بوشي فيلمي وصلت هالبيجات وصا بس افتشتهمو نوصا اجبركو 6000 اندام هن الهمي دنياي نه بس الامريكا وان فيلما دبين دنگي خوال سرددت يعني اوسكار بس فيدشتي اورغانيزا دكت يعني قد او نقارن فكرات بجوهرن عن تاثير تبكت عن بيجن افصله فوكوسا مال سرجنانا عن سر مروفي رشا عن افريقي عن تشتك اوسا يعني اوسكار دنگ داناويج جالك بروفيشنالا مثلا ام دنگي خدن ايميلجك باسورجي ابددن و اس ام اش تي ديسا جراديجك ام تاكيد بكن كو اف دنگي ايميا يعني قد اوسكارج تاثير فانتشتا بكت مثلا افصله او فيلم باراسايت اف خلطه ورقه كيف مقالهات يعني راسلي من فكر مش تقول فيلم خلاطي ورقه جبركو فيلم كي جالك بهيزا كاركتري جالك بهيزن تشركوي جالك بهيزا يعني شبيه بورفا قلب سركتيا يعني كيف جالك هات وافصله نبي فيلم كي امريكي فيلم كي الدين شولاته جدي اف خلاطه ورقه كو مارتن سكورسيزي تدايا درنيا جالك باش جالوان فيلمان سروي كي راجك اندام اوسكار تاكيد كرش كون برای خودن کوالیته فیلمی گرینگ بومه و ایجاج به 3 سال کار سینمایی کردید آن تو 1 سال کار سینمایی بکی یا گرینگ اوا فیلمی کی باش تو چکی ابتشتل گله دنیای چت بد فیلمی کی اسکار ورد گرن پشتین کی فیلمی باش چناگن یعنی هر سال او گرینگ یا اسکاره شتی تازه نیشا خلقی بدن بس گله بیجن مثلا گله جرا امریکا سیاست‌های تاثیر لدکت ارزش‌ها تاثیر لدکت طبعا مثلا ها فیلم کبد السر وضعي عراقي انه كبت انا سوريا بت خلكي افتشتهرت دغو باصدات بينت واندامي اوسكار اول اسيا افريقيا اوروبا دغي خل سر بدن بون افتشتي جرينجا بس بينو وقت يصلا طيبتي خلاص هري مازني هري سركي چون بو فيلم باراسايت خلاص باشتري در هنر باشتري سيناريو باشتري فيلم از قالك بكيفاش براستي متقول يان او يا فيلم 19 هفته ورگرت يعني هر دوش قالك بهيزبون بس يا باش أوى يعني نوك مثلا وصايك وهر صال نفسي كسا خلط يور بقرن يعني مثلا أبي وايتي تايكي أو دما 2011 بشو برلينالي أو عندما جوري بو نها خلطك وايقت دوي دبيدا كسا كناس ندكرش فيلم جوجو رابط أبي السر شري ألمانيا وهتلريوان يعني مش قالك أو فكرة پرۆسەی دەستنیشانکردنی فیلمێکی نێودەوڵەتی بۆ خەڵاتی ئۆسکار چ پرۆسەیەکی هەیە؟ ئەو فیلمانەی کە دەیانوێت بگەنە خەڵاتی ئۆسکار یاخود بگەنە تەرشیحی ئۆسکار و هەڵبژاردننی لیستی فیلمی نێودەوڵەتی ئۆسکار ئەو پرۆسەیە چییە؟ ئەو فیلمانە بە چ پرۆسەیەکدا دەڕۆن؟ زۆرێ ئەگەر فیلمێتە تبو خازي فيلم مكتوب كانديد بو اوسكار قال ريك انا يعني ياك ريك جوان جبو كرتا فيلم او فيلم دوكيومنتري ديفيد او قال زحمه ديفيد فيستيفال كي ياك جي بي جي فيستيفال اوسكار كواليفاينغ فيستيفال تو خلاطي ياجي ورغري بو كرتا فيلم او فيلم دوكيومنتري فيلم تاع لونغ ليست دا لونغ ليست ليستي دريش صدو بينجي فيلمن او باشتري فيلم للدنيا شوان صدو بينجا شو اللي شدبت
نه آن ده کرده فیلم مش بو فیلم دريش هر ولاتك فيلم كي بخو هل بيجي مثلا هر سال هشتي نوت فيلم هر ولاتك بخو فيلم كي هل بيجي فيلم ما طبعا الجدال محليه لوكالي لوي ولاتي بيجي فيلم ما فيلم يعني ايه فيكشن روائي فيلم بقدر ما اوسكار يعني الشر حطته بجاه اللي يستو اوسكار قال زحمه تجبلكو بيجي ولاتك هل بيجي الفيلم ده تبيجي لونج ليست ده لونج ليست قال درجه شوال نه فيلمتين هل بجاردن برسمي بس او نه فيلمتين يعني آگاه دار کردن که خل بزنند اول فیلم اوسکاری نه و ریک یک دیجه هیا بکرت فیلم يعني نه له تخلط باشترين كنت فيلم فستيفال اوسكاري ببي جبك اوسكار تقريبا بينجي فستيفال الدنيا هنا بجن اوا ستاندرد وان قلب باشا او فيلم الفيري خلطيه كي ور بقرت او تشت لون ليستا مدا ريكك دي هي حفتيك فيلم تا لوس انجلوس بيد نشاندان طبعا بتش السينما وانا دخلك ببينت بجاك اكر او دبلومات داتك وفيلم تا حفتيك هات نشاندان الودري تشي لون ليستا دريج دا يعني ويدا ميدا شانس هيا تبقى شور ليستا اوسكاري دا او رسمي نه انده كرتا فيلم بەڵێ زۆر سپاس دکتۆر هەروەکو کاک سەهیم باسی کرد کە هەندێک لە وڵاتان خۆیان فیلمەکانی وڵات ئەو فیلمانی کە لە وڵاتەکەی خۆیان بەرهەمدەن یاخود فیلمێک دوو فیلم هەڵدەبژێرن و دەینێرن بۆ خەڵاتی ئۆسکار گرنگی خەڵاتی ئۆسکار لە چیدا لەبەرچی وڵاتان دەیانێت ئەو فیلمانی کە بەرهەم دەێنرێت لە وڵاتەکانیاندا بنێرن و لە خەڵاتی ئۆسکار نوێنەرایەتیان بکات یەکێک لە گرنگترین نەوشتانی کە ئۆسکار لە دوای وەرگرتنی فراهەمیەکە بۆ فیلمێک ئەو فرۆشەیەکە لە بازاڕێکا لە ڕاستیە تۆ لە هەر کەسێکەوە سێریکە کاتێککە تۆ بەرگی فیلمەکە بینی کۆمەڵێک ئەوەرد لەسەر بەرگی فیلمەکە نووسرابیا لەسەر پۆستەرەکەی کۆمەڵێک ئەوەردیان دانابێ لە خۆی و سەرنجت ڕاکێشێ بێجگەلەوەی کە ئەو هەموو تیشکە میدیایی کاکەوێتە سەرەوە فیلمە و تامەی سەر لێرە لە ڕوودا و لە سلێمانی دانیشتوین باسی فیلمێکەکەین لە کۆریای باشوور خەڵاتی وەرگرتووە لەبەرەوە ئەو تیشکە میدیاییە و سەرنجە میدیایی کاکەوێتە سەرم فیلمە خەڵک پاڵ پێوەنە بووی کە بڕاتە ماشای فیلمەکە بکەوەی پاراسایدی نەدیوە ئێستاڵێ 4 ئۆسکار و ئاسان نییە 4 ئۆسکار وەربگریت و بە فیلمێکی کۆریای جنوبی و بە زمانی ئینگلیزیش نییە لەبەرەوە ناچاری بڕۆی سەری فیلمەکە بکەیت باشە ئەو فیلمە مثلەن ئێمە لێرە لە هەندێک ڕێیترەوە دەستەکەوێت و با بڵێن یاسا و ئەو جۆرە لە سانسۆر نییە لەسەر بینینی فیلم یا خەڵک ناچارە لە ڕێی نێتفلەکس و سەریکاکە بێت و پارە بێ بە نێتفلەکس حتمما ئەو فیلمەش پارەکەی خۆی لە نێتفلەکس وەرگرتوێتەوە لە بازاڕەکانی دنیا لە سینەمایان نمایش شەکرێتەوە بۆ بینینی هەر فیلمێک پێویستی بۆی پارەیەک بێ داین داهاتی فیلمەکە زیاکە لە بۆکس ئۆفیس داهاتی و فیلمە وردەوردە بەرەو سەرەوە ڕواکە ئەمە بێجگەلەوەی کە هەم داهاتە بۆ فیلمەکە شۆرەتی فیلمەکە ناوبانجی و جارێکی تری ئەو دەرهێنەرە ئەگەر بێوێ داوای فەند بکات لە هەچ کۆمپانیاکی تری پرۆداکشن زۆر بە ئاسانی توانێت دەستی بکەوێت لەبەرەوەی کە کێشەی سەرەکی دروستکردنی فیلم لە تەواوی دنیاە من دڵنیام کاک بەختیار لەو مەجای پرۆدیوسی نایشەکە زۆر ڕەنگە ورتر بتوانێت قسە لەسەرەوە بکە کێشەی فەندە تۆ ئەگەر فەندێکی باش لە بەردەستانە بوو فیلمێکی باشت پێ دروست ناکرێت ڕاستە من یەکێکم لەوانەیە کە لە ئەنجیریەوەکەم کاڵم دایمەن چیرۆکێکی باش فیلمێکی باش دروستەکە بەڵام ئەگەر چیرۆکێکی باششت هەبوو هەموو شتەکانی تریشتە بگەر فەندێکی باش بودجێکی باشت لە بەردەستانە بێ ناتوانین فیلمێکی باش پێ دروست بکەیت بۆیە ئۆسکار پاڵپشتی دەکات بۆ ئایندا بۆ دوای خۆی ئەگەر ئاکتەربی ئۆسکارەکە دووەرگرت بێن نۆمینەی تیژ بووبی بۆ فیلمی داهاتوو تۆ بانگەکرێ ئەگەر دەرهێنەرێک بێت و ئۆسکار دووەرگرت پێیان نۆمینەی تیژ بوو بێ بە ئاسانی پرۆدیوسەر بانگەکە فیلمێکی تر دەهاتێ ئەگەر پرۆدیوسەر بووبی هەچی شوێنێک بووبی کۆمپانیای فیلم پرۆداکشنەکان تۆیان پێویستە لەبەرەوەی کە چاوەڕوانیەوەکەن ئۆسکارێکی تریشی بەدوابێ ئایندێکی زۆر باشتر لێ چاوەڕوانەکرێت بۆیە هەمویان هەوڵی ئەویان بۆ نەتەوە بچووکەکانی وەکو ئێمەشکە سینەمایان هەیە وەکو کورد و فارس و ژاپۆن و کۆریا و دانیمارک و تەنانەت سوید و هەموو ئەمانە هێشتا بەنەتەوەی بچووکە بینرێن لە چاو ئەو پرۆدەکشنە گەورانی کە لە تەواوی دنیا هەن بۆ پیاکردنی سەرنج دەربارەی و سینەمایی کە ئێمە هەمانە ئێمەش چەند هەوڵێکمانە بۆ لە ساڵانی ڕابردووە بۆی کە فیلمێک بنێرین بۆ ئۆسکار بەڵام ناسنامەی ئۆسکار ناسنامەی دەوڵەتە یعنی تۆ ناتوانانی بە ناوی هەرێمی کوردستان و فیلم بنێری بۆ ئۆسکارە بێ بە ناوی دەوڵەتی عێراقەوە بینێری یا بە ناوی ڕۆژهەڵاتی کوردستان و ناتوانانی فیلم بنێری بێ بە ناوی دەوڵەتی ئێرانەوە بڕوا یەکێکی تر لەو خەمە زۆر گەورانەی کە ئێمە تووشێ بینەوەی لەبەروی کە خاوەنی دەوڵەت و قەوارێکی سیاسی سربەخۆنین تا ئێستا نەمانتوانێت فیلمێک بە ناوی کوردستانەوە بنێرین بۆ ئۆسکار دانپیانانی ئۆسکار بۆی کە فیلمێک لە هەرێمی کوردستانەوە وەربگرێ هەنگاوێکی زیاتر نزدیکمانەکاتەوە لە پرۆسەی بەدەوڵەت بوون بۆ یەک گرنگە ئۆسکار کاک بەختیار تۆ وەکو پرۆدیوسەرێک و دەرهێنەرێک
مامۆستا باسی لە گرنگی خەڵاتی ئۆسکار کرد بۆ بە بازارکردن و سەرنجی میدیایی ئەو فیلمە و دواتریش ناساندنی بە خەڵکی. ئایا بۆ فیلمێکی ئینتەرناشناڵ بینیمانەوە نمونەی پاراسایت بۆ فیلمێک لەم ناوچەی خۆماندا چەنە گرنگە فستیڤالێکی لەو شوێ خو خەڵاتێکی لەو شێوەی خەڵاتی ئۆسکار کە سەرنجی میدیایی بە بازارکردن بۆ ئەو فیلمە فراهم بکە؟ خۆی بەر لە پرسیارەکەی تۆ منەمێت تەوزیح بم لەسەر شتێک. گرنگترین پرۆسەی فیلم لە دوای دروستکردنیەوە، ینی یەکەمین جار کە بەجت دانێن بۆ فیلم بە تایبەتی لەم ناوچانە بەس بەجتەکەیان بۆ دروستکردنە کە ئەمە غەڵەتە زۆر ئەبێ یەکەمین جار تۆ بەجتی بڵاوکردنەوە ینی حسابی بۆ بکەی نەک بەجتی دروستکردنی فیلمەکە کە تۆ فیلمێکی زەبەلاحیش دروستکەی نتوانی بڵاوی کەیتەوە کەواتە هیچت نەکرد. ئەگەر تەنها بەس لە هەرێمی کوردستان و بەس لە چوارچەوەی شارێکا تۆ فیلمەکەت بڵاوکەیتەوە کەواتە تۆ تارگێتەکەت نەپێکاوە، یعنی تۆ فیلمەکەت بەس بۆ شارێک کردووە. بۆیە مەسئلەی فستیڤاڵیکردن و بازاڕیکردن و بڵاوکردنەوە گرنگترین قۆناغەکانی فیلمن. بۆیە لە کاتێک کە پرۆدیوسەرێک دانیشێ برێکداونێکەکە بۆ فیلمەیەک بەر لەوەی بەجتی دروستکردنەکەین کە بیر لە بڵاوکردنەوەکە ئەکاتەوە. بۆیە خەڵاتی ئەکادمی ئەوۆرد کە تۆ گەیشتیتە ئەو شوێنە کە فیلمەکەت ئەکادمی ئەوۆرد وەرگی گرت و بڵاوی کردەوە، یانی تۆ هەموو ڕێگاکانت بڕیوە، یعنی لەسەر ئاستی سەری سەرەوە بڵاوکردنەوەت بۆ کردووە. ئیتر وەکو دکتۆر وتی مەسەن پاراسایت ڕەنگە لە سا 70 دانیشتوانی سەرگۆی زەوی نەیان بیست بێ، بەڵام بەهۆی ئەکادمی ئەوۆردەوە ئێستا ڕەنگە لە سا 70 گۆی زەوی بزانن کە پاراسایت لە ئەمریکا تەنها لە 2 هۆڵی سینەما ئارزکرا. بالضبط، یعنی ئەمە خۆی بۆ خۆی مەسەلەی بڵاوکردنەوە ئەبێ ئێمە گرنگێکی ئەجگار گەوری پێبین، یعنی ئەبێ لەگەڵ یعنی لە ڕێگەی وەزارەتی حکوومەتی هەرێمەوە لەگەڵ حکوومەتی عێراقیە ئەبێ ئەمە مفاوەزاتێ بکرێ، ئەبێ دانیشتن بکرێ ساڵانە چەند فیلمێکی گەورەکە لەم وڵاتە دروست کرێ لە ناو وڵاتەکان مسابقەی بۆ بکرێ، یەکێکیان هەڵبژێردێ و بنێرێت سەرەوە بۆ هەموو ئەو فستیڤاڵانی کە لەسەر ئاستی دەوڵەتی فیلم وەرەگرن. بۆی ئێمە بەداخەوە تا ئێستا ئێمە هیچ شتێکی لەو بابەتەمان نییە و هیوادارم ینی بتوانین لە ئایندا ئیش لەسەرم کەیسە بکرێت کە گرنگترین کەیسی بڵاوکردنەوەی فیلمە. کاک سۆران، کاک بەختیار وردەوردە چووە ناو گرفتەکانی فیلمی کوردی، با لێەوە پرسیارێک لە تۆ بکەم لەسەر ئەو گرفتانەی کە سینەمای کوردی فیلمی کوردی هەیەی دەگوترێت کە لەم ناوچەی خۆماندا چیرۆکی باش هەیە، چیرۆکی جوان هەیە، بەڵام کەسێک نییە کە بتوانێت ئەم چیرۆکانە بکات بە سکرین پلی، بکات بە تێکستێک کە بۆ فیلم بگونجێت و بە کەسێک دەرهێنەرێک بێت بیکاتە فیلمێک. پێت وایە ئەمە لەبەر چێ؟ بۆچی ئێمە نەمانتوانیوە تا ئێستا سکرین پلیمان سکرین رایتەرمان هەبێت کە ئەو چیرۆکە جوانانی کە هەمانە بتوانین بخینە سەر شاشەی سینەماکان؟ وڵایتر بەرنامەکەی سەلێرەوە خۆشە بێت لەبەرەوەی یەنە سەر مۆزوعەکانی کە تایبەتە بەوەی ئێمە لەکوێیە خەلەلمان هەیە، لەکوێیە مشکلەمان هەیە. هەر کەسە و لە ژانری خۆیان و لە مەجای خۆیان ئەتوانێت دەستخاتە سەر برینەکان. بەڕاستی ئێمەش لەم بوارەیە ئەتوانین زۆر بە وازەحی بڕین. خۆی پرۆسەی فیلم لە چیرۆکەوە لە ڕووداوە لە چیرۆکەوە دەست پێەکە بۆ ئەدەبتکردنی بۆ سکرین پلی و دوای ئەوە بۆ مەسلەی دەرهێنان و ئیخراج و ئەمانە و داڕشتنەوەی سوورەکان و وێنەکان و ئینتیگرێتکردن لە بینی هەموو ئەو شتانەیە و اینجا بۆ پرۆدەکشن و دواتر بۆ بازارکردن و کۆب ئەنگاوانەی کە برادران باسییان کردن. جا بەڕاستی ئێمە ڕووداومان زۆر با بڵین ڕووداومان زۆرە، ناتوانین بڵێن چیرۆکمان زۆرە، چکە بەداخەوە تەنانەت هەنێ لە چیرۆکەکانی ژنە نووسراونەتەوە یاخود ئەو چیرۆکانی کە نووسراونەتەوە بە ئاسانی ئەدات ناکرێن، ینی ناگۆڕێن بۆ سکرین پلی. لەبەرەوەی ئێمە مشکلە ئەساسیەکەمان ئەوەیە کە وەکو هەموو بارەکانی نایزانین شارەزامان نییە. بزەبت ئەوەیە اینجا ئێمە یعنی باگراوندێکی وامان نییە کە چەند کەسێکی پێگەیاند بێ لە بواری جیاوازە. ئێستا ئێمە وردە خەریکین کۆمەڵێک برادەر بە حکمیەوەی کە نە کۆمیشنێک هەیە نە شوێنێک هەیە کە خەڵک پەنای پێبرێت و ئەوش دواییە سەر باسی کە یەکێکە لە مشکلە گەورەکانی ئێمە کە لە دەرەوە مەسەڵەن لەو دانیشتانەیە چۆن تووشی ئەو مشکلانە بین کە ئایدنتیتی لەم بینەیە و نازانین بەنای کێوە قساکەیتەوە لەگەڵ چیا قساکەی. اینجا مۆزوعی چیرۆکەکە کە لە سکرین ڕایتینە خەڵکێکی وات نییە کەونە ئەکسپێرت بێت یاخود شارەزایی هەبێت لەو مەجالەیە کە بتوانێت بە شێوازی وێنە ئەم چیرۆکەدا ڕێژێتەوە، کە ئەمە ئەساسی ترین مشکلەیە بەداخەوە. تا ئێستاش ئێمە
لە کوردستان لە هەموو منطقەکان بەتایبەتی لە باشوور کە فیلم دروستەکرێ پەنا بۆ سکرین رایتەری فارس و سکرین رایتەری تورک و عەرەب و ئەمانە ئەبرێ بۆ لە بەرەوەی ئێمە یعنی یان نەزم نەیان هێشتووە دروست بێ یا نەیان ویستووە دروست بێ یا خۆمان تەمەڵ بووین یا هەرچیەک هەیە ئێستا خۆشبەختانە حرەکەیەک هەیە لە مەجای سینەمایە کە وردەوردەینە سەرباسی ئەوەی کە چۆن ئەمە ئەکرێت چۆن پاڵپشتی بکرێت چۆن ئەتوانێت سەرکەوتوو بێ بۆی ئەم بەڕاستی بۆی ئەم بیانۆشمان نەبێت ینی خۆتەزانی جێڕانەوەی چیرۆک ئەوە نییە تۆ بۆ نمونە ینی کارە ساتێکی گەورەی وەکو ئەنفال کارە ساتێکی گەورەی وەکو بۆ نمونە هەڵەبجە مەسەلە ئەوە نییە تۆ تیارە و نییە و بێ قەسفەکە بکاتەوە ئەم شتانە ینی ئەگەر جەنابتان بیرتان بێ ژیان جوانە Life is Beautiful کاتێک کە ئەو هەموو جوانیە تایە ئەو فیلمە فیشێکی کتیان ناتەقێ دکتۆر یعنی دەنگی قەپاخێکی تیان نییە تونگوتیژێکی تیان نییە لێ هەر ئەڵێن ئەتان کوژین ئەتان بڕین باسی هۆڵۆکۆستەوانە هیچی ڕوو نایە یعنی تۆ نایبینی تۆ تونگوتیژەکە نابینی بەڕاستی بۆیە یعنی ئەو فیلمە مەسەلەن ئەتوانە چیرۆکەکە و شێوازی جێڕانەوەکەی و ئەوانە هەنگاوێکی زۆر ئایدنتیتی ئەو نەتەوەیە و کێشەکانی ئەو نەتەوەیە و ئەو وڵاتە بەرێتە پێشەوە لە بەرەوەی سینەما خۆتەزانی ینی ئێستا لە دەرەوە بەتایبەتی لە ئەمریکا و لە هند و لە سین و ئەوانەی کە بینەریان زۆرە تازەییش لەم ئاخیرانەشەوە لە ڕێگەی و حرەکەی کە لە ئەردەن و لە ئەوانە دەست پێکراوە وردە خەریکەیەتە میدڵ ئیستیشەوە کە ئەم بازاڕە بەڕاستی لای ئێمە کەشف نەکراوە بۆ معنایی کە پرایڤێت سێکتەر یا کارتی تایبەت هێشتا باوەڕی بەوە نییە ناقیشان نییە بەڕاستی لە بەرەوەی ئێمە پاشخانێکی ئەوەنە باشمان نییە لەو ڕۆ هێشتا باوەڕیان بەوە نییە کە فیلم ئەتوانێت پارەیەکی زۆریان بۆ بەدەست بێنێ یعنی ئەگە بەراوردی بکەی فیلمێک هەیە ماکزیمەم 200 ملیۆن دلاری تێچێ بەڵام بە ملیارد دلاری هێنێتەوە بۆ پرۆدەکشن هاوسەکە کە ئەمە خۆی سەرمایەکی زۆرە بەڕاستی لە نەوتەکەی ئێمە زیاترە ئەگەر بێت و ئیشی لەسەر بکرێت چیرۆکەکانی ئێمە ئازار و مەینەتی و ناخۆشی زیاتری تایە وەکو لە هەر شوێنێکی تریانی بەڕاستی نەبیستراون شیرۆکەکەمان نەبیستراون یان دەتوانین زۆر باش ئیشی لەسەر بکرێن ئەم قەزیانەکە لێرە هەیە بەڵام بەداخەوە ینی دروستکردنی فیلم زمینە سازیەوێت ینی هەر ئەوە نیە تۆ یەکسەر بڵێ من فیلمێک دروست دەکەم وی خەمە بازاڕەوە ینی ئەبێ زمینە سازیەکی یەکەم جار بۆ بە باشی بۆ بکرێ ئەنجا پەنابەریتە سەر کۆمەڵەشتی تر ینی ناکرێت یەکسەری ئێمە هەستین فیلمێکی درێژ دروستکەین جارێ ئێمە بە سەرەتاکانی ئەو خەڵکانەی کە لە پشتی ئەم فیلمەوە ئیشەکەن ئێمە یەکەم سەرەتا بێ و خەڵکانە دروستکەین سەرەتا ئەبێ هێزی کارەکەی بۆ دروستکەین کە تۆ هێزی کارت نەبێ مەسەن بۆ نمونە بینایەکی سەدقات بە چی دروستەکەی ئەگەر تۆ مەسەن کرێکارەکەیت نەبێ مهندیسەکەیت نەبێ ئاوەڕۆکەیت نەبێ شتەکانیت نەبێ سینەماش کاری یەک کەس نییە یعنی کاری یەک کەس و دوو کەسوانە نیە ڕاستەکەواتە لە ڕێی ژەرخانی دروستکردنی فیلمی سینەمای ئەمە کێشە و کێشەی گەورەمان هەیە بەچمە لای کاکسەهیم برادران باسی ئەویان کرد کاکسۆران گوتی کە ئێمە ناتوانین چیرۆکی باشمان هەیە بەڵام کەسێکمان نییە ئەو چیرۆکە جوانانە بکات بە سکرین پلی کە لە دوایشدا بکرێتە فیلمێکی ڕێکوپێک و لەسەر شاشەی سینەماکان ببینرێت لەبەرچی پێ وایە لەبەرچی ئێمە نەمانتوانیوە ئەو هەموو چیرۆکە جوانەمان هەیە بەڵام ناتوانین ئەم چیرۆکە جوانانە بکەین بە سکرین پلی بەڵێ ڕاستە میوانەتە گەلەتش گوتش دشتوان هەمی ڕاست نەژی شتێ دیار کووە بەم حتەنها نەبینە دەوڵەتێک سەربەخوا و بنگەهەیە سینەمای چێ ببێت ینی سینەما کوردی کاری بێژە بە 20 ساڵە 30 ساڵە چێ بووە ینی تەبدیل کوردستانە عێراقێ ینی لەسەر سینەما کوردی gelek pirsgirêk û gelek kêşê hene ku tu bijî babo sînema tu dikarî bijî hemû her nîne bes ya baş ew herî baş ew e me gelek filmên baş û derhênerê baş hene hendiye çûme festîvala Dubai Abu Dhabi welatê evil xelîcî her û her filmê Kurdî ne ku xelatû wê vegirtîne her û her yanî filmê Kurdî ji ver welatê hemû baştir in yanî rast e ku em ne millet in em ne bîne dewlet bes me tiştê gelek baş hene yanî ما سيدر هنا باش بالكردستاني افديو لك سينما كردي تشتك باشا عندك ولاتا مثلا دبي امارات او چند سال بو فستیوال شد کردن 20 سال بود دبی که برای خودم بابو یک در هنر جوالات وان در نکرد کو بجنی افنا خوایه اشتباه در کردی همو در هنر مليار پارا صرف کردن در هنر وان همي عراقي بين تونسي بين مصري بين يعني اول فكره فكر جو سينما حوجنا كده سينما لابرت
مثلا فستیوال خلیج نما یا ابوظبی نما یا دبی نما مثلا دوینها ام کرد ام گلک سر بلند بن یعنی فستیوال دهوکی و فستیوال سلیمانیه یعنی بکن وان پرچویا کرد گلک حس سینمای دکن و ولات وان گلک سینمایی و گلک جلوکی سینمایی هنا فستیوال گله باج مهنه یعنی از بینم کل کردستان ده سینما ده پتر پیش داشت تقریبا وان 2 سال دو ماهی که چند فیلم هاتن چیکن کردستانه یعنی سینما و فیلم دوید هبن بلا هبن خرابن اش باشتره كون نابن قد نابن اش بالك لقى فيلم هابط اكثر نو تنازدكي كاميراماني نو تنازدكي خلق تعلم فرد بالسينما يعني خلق بيتت جريدون سينما يعني هندي سينما هابط بلا بجاك كيم بت ام بجاك قد بر بجوك تشترشكو سينما نبت بس بك از بينم ان شاء الله سينما كردي والفان صالب بيت بيتر بشت بيش جبرك في شريط داعش وفان مش بروبلم الكردستان طبعا همي ولا توصايا هكا بس جريك ايكونومي تشي ببن تشتهري اول جري درد كيف تكون سينما يا باش كولتوريا بس نها حركه باش تبي ان شاء الله بله دكتور لقصي برادرانه او ما بودر كشي سركي من لجرخاني دروس كرني فيلم هي جناب وەکو مامۆستای زانکۆ سەرۆکی بەشی سینەما لە زانکۆ لە کۆلێژی هونەر لە ڕووی ئەکادیمیەوە ئایا ئێوە تا چ ڕادەیەک توانیوتانە یاخود هەوڵ دەدەن کە ئەو ژێرخانە چارەسەر بکەن ئەو گرفتەکانی ئەو ژێرخانە چارەسەر بکەن هەر لە سەرەتاکەوە کە نووسینی سکرین پلێ یاخود پلەی نووسینە زۆر سپاس لە ڕاستیە دیبێتەکە وەک کاکسۆرام تیستاوە خۆشترێکە چونکە لە شوێنێکا قساکەین کێمە پێی زەڕورین ینی ئۆسکار گەشتوتی کوێ خەڵاتەکان چین لە ڕاستیە هیچ شتێک بۆ ئێمە ناکە بەقەدرەوەی کە جۆرێک لە هاندانی تیاوە کاک بەختیار وتی تر لەمە دوا دڵمان بەوە خۆشە فیلمێکی کۆریا چوار خەڵاتە با ئێمەش ڕەنگە خۆمان حازرکەن بۆی کە فیلمێکی کوردیش بتوانێت بڕاتە ئۆسکار لە ڕاستیە دوو بنچینەی سەرەکی هەیە ئەوەی کە هاوڕێیانم باسییان کرد یەکەم بنچینەیان کە ئەوەیە کامیان لە ئەستۆی حکوومەتە لە ڕاستیە شتێک هەیە لە هەموو دنیا ناوی سیاسەتی کەلتوریە یعنی هەموو حکوومەتێک لە دنیاە بۆ نمونە ئێستا ئێمە هەمومان چاومان لەسەر ئۆسکار یانی چاومان لەسەر ئەمریکایە چەند ساڵێک پێش ئێستەیەک لە وزیرەکانی دەرەوەی فەرەنسا وتارێکی لەسەر ئەمریکا نووسی بۆڵی ئەمریکا سێشتا هۆلیوودە ینی هۆلیوودی پێش هەموو شتەکان خستووە سوپایە و دۆلارە ئەوڵێ هۆلیوودی لێ بچەنەوە سوپا و دۆلاریشە بە ئەمریکا ناتوانێت بەو هێزەوە بەرەو ڕووی دنیا بێت و تۆ تەماشای هەموو فیلمانە بکە کە دروستیەکەن لەسەر دنیا کاراکتەرێکی وەکو ڕامبۆیان دروست کرد نردیان بۆ ئەفغانستان ڕزگارەکە لە سۆڤێت یەک کاراکتەری ئەمریکی ئەڕاتە ئەویەوە لەبەرەوە کاراکتەری ئەمریکی لە ڕێی فیلم و سینەماوە ئەکرێ بە کاراکتەرێکی پاڵەوانی فریادڕاست چەندەها فیلمی ویان هەیە ڕۆلی حکوومەتی ئەمریکا چێ لە هۆلیوودە مۆزوعەکە سیاسەتی کەلتوری ئەم وڵاتە هۆلیوودی کردو بە پێشەنگی هەموو شتەکانی تر ڕاستە پێدوان نیە ئەوە زیاتر ڕۆلی دامەزراوە ئەکادیمیەکان و دامەزراوە کەلتوریەکان ئەو سیاسەتە دروست بکەن نەکەوەی کە حکوومەت من دەزانم کە لە نزیکەوە حکوومەتی ئەمریکا بە هیچ شێوەیەک تەداخل ناکاتە مەسەلەی دروستکردنی فیلم لەبەرەوەی کە سەرپێکەوە تۆ جانی من هۆلیوود تەمەنی تێپەڕان ئێمە باسی ئۆسکاری 92کەین 92 ساڵ بەسەر ئۆسکارە تێپەڕیوە ئێمە لە سلێمانی فستیڤالێکمانەیە 4 ساڵی بەسەرا تێپەڕیوە ئیتر لەمە دووە بۆ زیارەتی ڕۆشنبیری بڕیاریا بۆ جێی نایاتێ تۆ چاوەڕێی چیەکەی لە ڕاستی ئەمە کێشە سەرەکیەکانە ینی تۆ لێرەوە فستیڤالێکت هەیە لە سلێمانی ئەکرێ فستیڤالەکە هەموو ساڵێکی سپۆنسەری میدیاکەی کەناڵی ڕووداوە وەزارەتی ڕۆشنبیری هەفتەی پێشوو بڕیاریدا لە سلێمانی فستیڤالی فیلم بکرێ ئەو پشتیوانی ناکە لەگەڵەوەی کە لە تەواوی دنیاە لە دەیانشار بۆ شکوڵاتێکی وەکو مەسەر فستیڤالی قاهیرەیە ئەسکەندەریەی هەیە بۆرسەعیدی هەیە لێگەڕێن بە ئەم شتانە هەبێ ینی بۆچی پشتیوانی ئەمە ناکە لەبەرەوەی کە سیاسەتی کەلتوری حکوومەت سیاسەتێک نییە خەیاڵی لای ئەوە بێ ئەمنت سەردەمێکیان ئێستێمە لە سەردەمی پاشجیهانگیریە شوناسی نەتەوەیی ئەو شوناسە نییە کە تۆ باتە ناو دنیا ئیسە سەردەمێکە سەردەمی شوناسی کەلتوریە تۆ توانی بەمش لەبەرەوەی کە جیهانگیری هەموو ئەم سنوورانەی کاڵ کردە و سنووری دەوڵەت و نەتەوە و دەوڵەت نەتەوەی ئیتر وردەوردە لە بین بردووە سەردەمێکە تۆ بێ بە کەڵچەرێکی جیاوازەوە بچیتە ناو دنیا بەشێکی گەورە کاتوانێ ئەم فەرهەنگ و کەڵچەری تۆ بەرێ بۆ دنیای دەرەوەی تۆ سینەمایە تۆش سیاسەتێکی کەلتوری داڕێژراوت نییە پشتیوانی سینەما بکەیت ئەم کەڵچەرە بەرێتە دەرەوە ئیتر چۆنی باسیەکەی بەدڵنیایی ئەرکێ لە ئەرکەکان کاکەوێتە ئەستۆی ئەکادیمیا ئەوەیە کە خەڵکێک دروست بکە
ئەو ژێرخانە پڕ بکەنەوە. بەڵام من بەچی دروستی بکەم کە هیچ کەرەستەیەکم لە بەردەستانیە، هیچ شتێکم لە بەردەستانگایەکی ژنیە لە خوار ئەمانەوە. من بەڕاستی هەموو جەرخەفات بۆ دکتۆر وانە خۆم لە کاتێکا زانکۆ خود باش شارەزای زانکۆ شوێنی پێشخستنە نەک فێرکردن. یعنی تۆ ئەبێت لە پەیمانگاکانە فێر بکرێت تەلەبەکە بۆی دکتۆر یارمەتی بە ینی سەرەتاکانی سکرپت پلی پێ نەڵێت مەسەن خۆی هەموو شتەکان بزانێت ئۆڕەدی تۆ پێشی بخەی مەسەن غەڵەتەکانی پێ بڵێ. ینی ضرورە هەرێمی کوردستان لە باتیوی بیر لەوە بکاتەوە زانکۆکان وا لێ بکەوە ئەبێت یەکەمین جار کۆمەڵێک پەیمانگای سادەی وەکو پەیمانگای هونەرجوانەکانی سلێمانی. من نمونێکی زۆر بۆ نمونە لە بواری نواندن و مەسرەحەوەوانە بزانە ئەوانەی کە ئێستا لە هەموو هەرێمی کوردستانەکە یشەکەن کە ناون لە بواری سینەما و کۆمەڵە ڕێگیترا لەو پەیمانگا چوونەتە دەرێ. لەبەرەوە تۆ ئەم زمینە سازیەکە ئەبێ بەو شێوازە بێ نەک تۆ تەلەبەیەک فەقیرە هیچ شتێک لەسەر سینەما نازانێت ئەچێ لە ڕێگەی دەرەجەکانیەوە چێ لای دکتۆر داهانیشتێ ئێوە فێر بێت. بەڵام لەکوێ ئەم 2 ساڵەوە پێشخۆی پێشخانێکی هەبێت. ینی پرۆسەکە سەریعترێگەکە. بۆیە سینەما لە زۆربەی دنیاە بەڕاستی سەر بە وەزارەتی کللتور نییە. ینی سەر بە وەزارەتی کللتور وەزارەتی ڕۆشنبیری ئیشی سینەما نییە. یعنی ئیش ئەتوانێت دامی سینەما بکات لە ڕێگەکانی خۆی و لە ڕێگەی وەزارەتی پەروەردەوە. ینی وەزارەتی پەروەردە و ڕۆشنبیری ئەبن بە 2 کۆڵەکەی پاڵپشتی سینەمای بەسەن بۆ نمونە ئەبناوی بنرێ فیلم فەندی کوردی مەسەلەن ئەبێ مؤسسەیەک بەسەر بە ئەنجومەنی وەزیران و سەر بە پەرلەمانوانە دەنگی لەسەر ئیرا بێت. چونکە ئەو پارەیە کە لەناو سینەمایە خەرجەکرێت وەزارەتێک ناتوانێت ئیمزای لەسەر بکات. ئەو پارەیە ئەوەنە زەبەلاحە ناتوانێت وەزیرێک یان کەسێک تەنیا خۆی ئەمە بێ لیژنەیەک بێت لە دەرەوەی وەزارەت بێ و ڕاستەوخۆ سەر بە ئەنجومەنی وەزیران بێت. چۆن مەسەلەن پارە دائەنرێ بۆ کەرتی تەندروستی بە هەمان شێوە ئەو پارەیە لە ئەنجومەنی وەزیران و پارە دائەنرێ بۆ سینەما. ینی ناکرێتەوە یەکسەر ڕەبتی بکەیتەوە بە وەزارەتی ڕۆشنبیری چونکە وەزارەتی ڕۆشنبیری تەنها ئەرکی بە سینەما نییە، یەک دنیاشتی تری لە بەردەستایە ئەوە وێنەیە ئەوە مەسرەحە هەموو باقی فەنەکانی ترە. بەڵام فەنی سینەما لەبەر فەنێکی قەرەباڵخە فەنێکی قورسە و ئەکادمیشە. ینی شتێک نییە ئەگەر تۆ مەسەن بۆ نمونە ئەگەر غەڵەتێکی تیا بکەی هەموو فیلمەکەت خراپ دەرەچێت. ینی تۆ پەیامەکەت ناگات. لەبەرەوە ینی ئەبێ سەر لەنوێ ئەمان پارەکانیان هەمووی مەسەن ئەمە بەس پێویستی بە ڕێخستنەوە هەیە. شتەکان پەرژ و بڵاو کراوە. بەس ڕێکی بخەرەوە بیکەرەوە ناو مؤسسەیەکەوە زمینە سازی بۆ بکرێت پەیمانگاکان دروست بکرێت دامی زانکۆکان بکرێت. دکتۆر چی بکات لە زانکۆیەک مەسەلەن ستۆدیۆیەکی وەکوم ستۆدیۆی نییە مەسەن تەلەبەکانی تیا تەدریب بە کامێرەیەکی لێ نەبێ. ئێمە ینی مەسەن شەریکات بچێ یارمەتی جێگەکە بە بەعکسەوە ئەبێ ئێمە وەکو شەریکات کە لە دەرەوە ئیشەکە وەکو فریلانس ئەبێ ئیسپادە لە تەلەبەکانی ئەوان بکەین لە بەریوان ئەکادمی باشتر فێر بوون و عەقڵێکی گەنجانەترێکن فرێشترێکن و سینەما پێویستی بە ئەپدەیتێ ڕۆژانە ئەپدەیت نەبی تۆ دواکەویت. ینی وەکو هیچ علمێکی تر نییە ینی ڕۆژانە تۆ ئەپدەیت نەبی خراپ دواکەویت. لەبەرەوە ینی ئێمە پێویستمان بەوە هەیە ئەم شتە ئەبێ ڕێک بخرێتەوە. ئەبێ ئەم حکوومەتە چۆن بیر لە نەوت ئەکاتەوە چۆن بیر لە تەندروستی ئەکاتەوە چۆن بیر لە ئەوە کاتە بێ وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی پەروەردە جارە بە کەلتوری بکەن ئەبێ فێری مناڵ کەمچێ لە سینەما سێری فیلم بکات. چەند ناخۆشە بۆ وڵاتی ئێمە مەسەن بۆ نمونە ئێستا هاوڕێکی ئەجنەبی تۆ بێ بڵێ کاکە با ئێوارە بچین سێری فیلمێکی کوردی بکەین نییە سێری بکات. یعنی ئەوەیە مەسەلەکە. وابزانم کاک سەهیم ئەوێت شتێک بڵێ. کاک سەهیم فەرموو ویستت پرسیارێک لە برادرانی ئێرە بکەیت. بەڵکەگو ئەو تشتێک گەلێک گرنگە سیستەمی پێشگیریە سینەمای لە هەر وڵاتێکی جدایە تایبەتی لە ئەمریکا قەت نەوەک ئەوروپایە. ئەمریکا مثلا فستیڤال و ئۆسکار چ علاقەت دەوڵەتی ڤەرینە وەزارەتە ڕەوشنبیری بە ئەو بخوا سەر بخوا ڕێکا کۆمپانیا ینی خۆ بەردەوام دەکەن. مثلا فستیڤاڵە ساندانسێ فستیڤاڵە ترایبێکا لە ئەمریکا تا میهوانش بکەین تو بچوێرێ تو مەجبورێ پارە خۆی هۆتێل و هاتن و چوونیش بدی گەلە فستیڤال. بەس لە ئەوروپا نەوەسانە ئەوروپا سیستەمای گەلێک نزیکە کوردستانەیە ینی کۆمپانیە ئەوروپی گەلێک زەحمەت ئاریکاریا فرما دەکەن ئەم فستیڤاڵە دەکەن. بریمە کوردستانیش دەوێت وسابت ینی ژبەرک و مەچ کۆمپانیە مازن کوردستانین تەکنۆلۆژیە و 200-300 ساڵە بەردەوام بن. کوردستان دەوێت فیلم فۆندا کوردستانê وەزارەتە ڕۆشنبیری vegirêdayî bit. Eger negirêdayî bit sînema Kurdistanê dê mirit qet tiştek namîrit navê sînema Kurdî. Ji ber ku tu neşê bêjî mesela em ê wek Amerîkakin em jî serbixwe bin û kompaniyê mezin vegirêdayî bin. Divêt sîstem wek sîstema Ewropî bit her sal beşa sînemayê mesela bêjin $10 milyon, $15 milyon ev beşa bu sînemayê bêt terxankirin. An jî sînema Kurdî qet namînit. Yani ev tiştek gelek giring e rastî divêt berdamî ser hebit. Her wisa bu festîvala jî
کاکسۆران ڕاچە لەسەر قسەکانی کاک سەیمدا نمونەی ئەوروپا لە بەجیازی لەگەڵ نمونەی ئەمریکای هێنایەوە وڵی جا ئەمە بەراوردەکان ئەگەر ئێرە بە ئەوروپا و ئەمریکا بەراوردکەین زۆر نوعێکە بەیانی تۆزێکان باڵانسە بەڕاستی هینە غەدر لە خۆمانەکەین لەبەرەوەی کە من هەموو جای لەگە برادرانە باسیەوە کە مەڵێم ئێمە یەک چانسی باشمان هەیە لە مەجای هونەر و ئەدەب و ئەم شتانەیە زۆر شت هەیە ئێمە بین بە یەکەم مەسەرەن بۆ نمونە عین نمونەیەکی بەسیط نەبێ بە مارکتین بۆ فیلمەکە بەڵام فیلمی سفرنەوە بۆ نمونە یا فیلمی پەیکەری دڵ کە پێشتر عرضکراوانە بوو بە یەکەم فیلمی کوردی کە زۆرترین بینەری هەبووە ئای بەسیترین شت 100,000 ئەدمیشنمانە بۆ بێژگە لە شار و شارشەکان کە نەچێتە ناو بۆکس ئۆفیسەوە بۆ نمونە فیلمی سفرنۆمان هەیە کە تازە پرۆدەکشن و پۆست پرۆدەکشنی وا تەواو بێتەوەمانە ئیشەڵامانی 5 عەرزەکرێ ئەم فیلمەش یەکەم فیلمی کوردی ئەبێت کە تریلەرە یعنی شەوقی ئەوەیە یعنی کرایم و تریلەرە یەکەم فیلمی کوردی ئەبێت کە لە 100مان پاوەری کوردی تیا بەکار هاتووە یعنی دەردی میسریەڵێ من تاتا لە سەلام عەلەیکوم هەمووی بەدەستی کورد کراوە و بە هێز و بازووی کورد کراوە کە یەکێ لە شانازەکانێتی لەبەرەوە ئێمە تۆزێکان باڵانسە بێ خۆمان بەراوردکەین بەوان بەڵام ئەو قسەی کە مؤسسەیەکی سەربەخۆ و ئەوانە ڕاستە ینی حکوومەت پێویست ناکانی بەڕاستی بڵێ ئۆکەی من لە 100 پشگیری ئەم فیلماکەم چکە تەجروبە فاشلانەمان هەیە بەڕاستی یەک دنیا ئێمە وەکو عەرزم کردی کۆمەڵێک برادەر چکە بەداخەوە نە شوێنێک هەیە نە عینوانێکمان هەیە نە ناونیشانێک هەیە ئەوێ هەر بڵێن کۆمەڵێک برادەر لەبەرەوەی نە کۆمیشنێک هەیە نە دەستگایەک لە پشتمان بێ هەر ئەمەش ڕێک ئەو مشکیلەیە کە بەو شێوەیەش هێشتا هەر ناتوانین تەعاملی ئۆفیشیەل لەگەڵ کۆمپانیای گەورە و لەگەڵ کۆپرۆدەکشن بکەی لەگەڵ کۆمپانیای گەورە ئەنی ئێمە بەو لە گەشتێکە کە چوینە ئەوروپا بۆ مەسەلەی ئەم فیلمە بەوازەحی لەگەڵ ئەو شوێنانەیە کە دانیشتین کە مەسەلەن بۆ نمونە لەگەڵ DF ینی فیلم مارکێتی کە دانیشتین لەگەڵیان قسەمان کردو بووی کە ئەو ئەگەرانە و ئەو ڕێگایانە بپرسین کە ئێمە چۆن فیلمەکانمان بگەێنینە ئەوانە یعنی یەکەم پرسیار ئەوەیە کە ئایا ئێوە وەکو کێ مەسەلەن نەتانێت سەیریکانی شتەکە تۆزێک گەورەیە ئایدەنتیتی لێرەیە تۆزێک هین دەورە بینێ مەسەلەن تۆ بەنای عێراقەوەیکی خۆ عێراقەکەی لە تۆ نییانی بەناوی کوردستانەوەیەکی ناتوانانی ئەی دەستگاکە و چیە ناوی چییە خەڵک تەعامل لەگەڵ کۆمپانیا ناکە چکە ئێمە خۆ مارڤێڵ و شت نین ئەوە گەورە بینایی کۆمپانیاکانی ئێرە بەڕاستی تا ئێستاش هێشتا بیریان لەوە نەکردێتەوە کە تازە بە تازە ئەم کۆمپانیایەکان فیلمی دروست کردووە هەوڵی یاوە تۆزە تایبەتمەندی وەرگێ لەوێشە ئەگەر زۆر تایبەتمەندیش بی ینی ئەگە سینەما پرۆدەکشن هاوسێکی گەورەش بی لە کوردستانە هەر ئاسانیە تەعامل بکەیت چکە کۆمپانی دایمە حسابی ئەوە کرێ کە تۆ ئینڤێستە کردووە و پێویستە بە ڕێڤنیوە پارە بێتەوە گیرفانە دایم حسابی ئەوی لەگەڵ ئاکرێ حسابی ئەوی لەگەڵا ناکرێت کە کۆمیشنێک فاوندیشنێک دەستگایەکی ڕسمی ئێوێ مەسەلەن هەموو خەمی نەتەوەکەی و وڵاتەکەی و ئەوانە چیرۆکەکانی وڵاتەکەی دەنگی وڵاتەکەی و بگەێنێ بە دەرەوە کە ئەمەش بۆ خۆی هەمووی فیدباکەکانی لەسەر فیلم میکەرەکانی ئێرە و لەسەر پرۆدیوسەرەکانی ئێرە بەردەوام دەرەکەی بەردەوام مەسەلەن بۆ نمونە بۆ ئێمە درەنگ خەڵکی ئێمە بێ بە پرۆفشناڵ وەزای پرۆفشناڵ یانی ئەو کەسەی کە مهێنێکی ئەو پارەی لەسەر پیاکە ئیتر دارتاشێک بێ فیتەرێک بێ هەرچێک بێ تا ئێستا ئێمە هونەرمەندەکانمان نەیانتوانیەوە پرۆفشناڵ بن مەسەلەن تۆ هونەرمەند دەبینی ئەکتەرە ساق تەکسی ینی هونەرمەند دەبینی پرۆدیوسەرە لە ناو پرۆدەکشنا ئیسەرمانبەری فەرمانبەری باش شوێنەکان نەڵێن بەڕاستی من خەڵکە ناسم فەرمانبەری ئاو ئاڕۆی حرەسە لەوێ ئەدی بێک و هونەرمەندێکی باشی شەیانی باش لەبەر ئەوە ئێمە تۆزێک یعنی ئیشمان زۆر هەیە بیکەین بەڕاستی جا ئەگەر ئەم نەفەسە تازە بە تازە لە ناو کۆڵێک برادراوک و عەرزم کردی پێشتر سەری هەڵاوە ئەگەر ئەم نەفەسەش سەرکوت بکرێ بەوەی کە لێو تێنەگەن و بەوەی کەوا بزانن تۆ بەس بۆ بیر لە گیرفانی خۆتەکەیتەوە ئەم شتانە بەڕاستی ئێمە تۆزەنگ هەنگاوێک لە پێشترەوەین لەو ڕوانەوە کە لەگەڵ شوێنەکانی شەدانیشتین و تومانەیە حسابیەوە ناکەین کە ئێمە چەند پارەمان دەسەکەی حسابیەوەکەین کە چەند پارە خەرجەکەین و چەند ئیشەکەمان باش دەرەچێ بۆەوەی کە دوای ئەوە چکە ئێمە بەڕاستیەمانە هەمووی هەنگاوی سەرەتاییە ئەگەر تۆ ئەم هەنگاوە سەرەتاییانەت نەبێ ناتوانانی هەنگاوی گەورەتر بنی ئەمسەن کاکبەختیار دەتوانێت تەجروبەی خۆی هەیە کە بەشداری ئۆسکاریان کردووە لەگەڵ کاکارزانەوە ناتوانێت باسی ئەو شتانە بکە ئەو ئیحساسەی کە تاچی کورد بۆی یەد لەو کاتانەیە کە ئێمە چەندمان ماوە بگەین بەو شتە بەڵام ئەگەر لە سفرا بیت و هەر ڕاوەحکەیت و نەجوڵیت و هەنگاو نەنەی بەڕاستی تووشی کێشەی گەورەترە بین لەدا تەجروبەیەکی نردنی فیلممان بۆ ئۆسکار هەیە
ساڵی 2005 کە و کات من لە وزارتی ڕۆشنبیری سەردەمی ئیدارەی سلێمانی بووم هەوڵێکماندا بۆی کە فیلمی شیوەنی بەفری جەمیلی ڕۆستەمی بنێرین بۆ ئۆسکار ڕێوشۆنەکانمان هەمووی گرتەبەر و چوش و وەریشیان گر لێمان بەڵام بە ناوی دەوڵەتی عێراقەوە ئێمە وەزارەتی ڕۆشنبیری عێراقمان داوەت کرد بۆ شاری سلێمانی من خۆم بە شەخسی قسەمەگە وەزیر کرد وەزیرەکەمان بان کردە ئێرە لیژنەیەکمان بۆ دروست کرد لیژنەکە فیلمەکەیان بینی و لەسەر بنچینەی ئەو فیلمەکە نێرا بۆ ئۆسکار و بە ناوی عێراقەوە فیلمەکەمان نردۆی مەتوانیمانە بەشداریکەین بەڵام کێشەکە لێرەیە لە ڕاستە وەکەم هاوڕێیانە وتیان ئێمە پێویستیمان بەوەیە دەستگایەکی تایبەتمان بە سینەما هەبێ کە ناوی فیلم فەندەیشنی کوردستانی ناوەنەی ناوی هەرچی شتێک لەو ناوەنەی کە بتوانێت دووشت بکە یەکەمیان هەموو بەجێتینی فیلم لە هەموو کوردستانەوە لە لای خۆی کۆبکاتوێت لە حکوومەتی وەرەگرێ لە کۆمپانیای وەرەگرێ لە باجی وەرەگرێ بەشێکی باش لەو خەڵکانەی کە بۆ نمونە توان یەکێک لە یاساکانی کە بۆ باجی زیاکەن بۆ هەرێکە لەو کۆمپانیا گەورانەی کە لە دنیا شتێک نەخێر هەر چۆن بۆ نمونە کۆمپانیاکی گەورەیەت مزگەوتێک دروستەکە یا خەسخانەیەک دروستەکە 5 ساڵ لی خۆشە بێ لە باج با فیلمێکیش بەرهەم بێنێتەوە 5 ساڵ لی خۆش بە لە باج یعنی ئەمانە هەمووی شتی زۆر سادە و ئاسانن کە پێویستە وەزارەتی پلاندانان بێتە ناو پرۆسیجەرەوە وەزارەتی ڕۆشنبیری تیابێ وەزارەتی خوێندنی باڵای تیابێ وەزارەتی پەروەردەی تیابێ ئەمانە پێکەوە توان یا سەرۆکاتی حکوومەت خۆی ژنێکی تایبەتمەند و پسپۆرت بۆ دروستکە کە بزان ئەم دەستگای چۆنی دانرە یەکەم ئەتوانێت ئەوە بکە دووهەمیان ئەتوانێت پرۆتەکشن سێرڤیس پێشکەش بکەین ئێمە ئازیزانم هاوڕێیانم دڵنیای باش زۆر دەمێکە خەریکەوەن بۆ منە وڵاتێک وەکو ئوردون کە خەریکە چێتە سەر خەریتە سەر نەخشەی فیلمسازی لە دنیاوی بەس پرۆداکشن سرویس پێشکەشکە خۆی فیلمی نیە ئوردون یعنی من تاسە کەسێک ناناسم لە ئوردون فیلم میکرێتی ساڵانە 15 میلیۆن دلار بەس لە مەجای فیلم بەس پرۆداکشن سرویسە یعنی تۆ توانێ مە بکەی وەک کاک بەختیاری ژووتیا کاکسۆرانی ئاماژەی بۆ کرێ تۆ بازرگانی کوردی دڵنیاکەی لەوەی کە ئەم فیلمەی پارێکی باش پیاکا و بەرهێنانێکی زۆر باشە سینەما بۆ هەر فیلمێک ئەگەر تۆ چەند پارەی تا سەرف بکەی لە دوایە پارێکی زۆر باشە دەسەکەیتەوە تەبانەوە پێویستی بە تەکنیکەڵی باشە پێویستی بە چیرۆکی باشە ڕاست ئێمە چیرۆکانمان فرێشن من بە بەردەوامەوە قسەیاکەم تەنان لەگەڵ خوێندکارەکانی خۆشمانە من چەکم لە مامۆسانی کە دەرسی سکرین پلەی ئەڵێمەوە و دکتۆراکەشم لەسەر سکرین پلەیە لە زانکۆکی بریتانی وەرمگرتووەڵێم ئێمە پڕپڕین لە چیرۆک بەس نازانین بیژەڕینەوە ئێمە ئەوەیە دکتۆر ببورە دەگوترێت ئەوەندەی کە فیلمسازانی کورد خەریکی گەڕانەوەی چیرۆکە تراژیدیەکانن ئەوەندە خەریکی چیرۆکە واقعیەکانی ئەمڕۆی ناو کۆمەڵگەی کوردی نین ڕاستە ئایا ئەوە لەبەر چییە؟ هەرچەندە نمونەی کاکسۆران کە باسی ئەو فیلمی خۆیانی کردستەوە شتێکی جیاوازە ئێمە میلەتێکی برینارین ئەم میلەتە برینارە ئێوە برینەکانی خۆی پیشانی دنیا بە ئەمانەوەی لە دەلاقی برینەوە بە دنیا بڵین ئەوە تاین ئێمە هەموو برینەمان لەسەر سینەیە سیرمانکەن و گوناحین و بەزەییان ئەم گوتارە کەلتوریە هەمانە گوتارە سیاسەیە کە چەند ساڵە سیاسەتی کوردیش ئیشی لەسەر کردووە بۆیە من وتم ئەم شوناسە بێ بگۆڕین بە شوناسێکی کەلتوری یەکێک لەو خاڵانەی کە من لە تێزی دکتۆراکە شایشم لەسەر کردو ئێمە چۆن بتوانین بیۆند زەهۆرە بچینە پاش خوێن و ئەوەی کە کاکسۆران باسی نمونەی فیلمەکەی ڕۆبەرتۆ بینینی کرد دەیان فیلمی وا دروستکرا ئایدە بیچێک فیلمێکی دروست کردووە بە ناوی سنۆ ژنە دەرهێنەرێکی خەڵکی بۆستنایە دەربارەی جینۆسایدی بۆستنە خوێنیتیانە فیلمەکە و هەموو چیرۆکی جینۆسایدی بۆستنەشت بۆ جێڕێتەوە من بەبەردەوام خەریکم لەگەڵ خوێنکارەکەم پێیان لەم بڕۆن سەری فیلمە بکەن جا چیرۆکی جینۆساید بجێڕنەوە چەنەها چیرۆکی تر هەیە دەربارەی جینۆساید دەربارەی ئەو قەتڵ و ئامانەی کە لە دنیا کراوە بەڵام خوێنیتیانە فیشێکێکی تیان ناتەقێ ئێمە توانین ئەمانە بکەین نتوانین چیرۆک بەم شێوازەی تر بجێڕینەوە بەس ئەم تەکنیکە چۆن فێریەکەی چۆن قەناعەتی پێکەی چۆن وردە بڕوا بەماهێنەی بەڕاستی کاتێوە یان ئێمە ئەم ساڵ چوارەم ساڵی دروستبوونی بەشی فیلمسازیە مژدەی دەرکەوتنی دووسێ لەو زیاتر ناڵم یان 170 خوێندکارمان هەیە بەڵام مژدەی دەرکەوتنی دووسێ نووسەری سکرین پلەی باشی گەنجمان کاک بەختیار بۆچی واز لەو چیرۆکە تراژیدیانە ناهێنین خۆی مەسەلەی لە بروی ئێمە ئەوەنە تەعاملمان لەگەڵ تراژیدیا کردووە لە مناڵی و لە ناو تراژیدیا گەورە بووین ئەگەر باسی تاریخی مناڵی خۆمت بۆ بکەم هەتاوەکو 10 ساڵێک لەمەوە پێش ڕەنگە بەس حەوشەی ماڵی ئێمە چەندین تۆپی کەوت بێتە تۆپی مەدفەعی کەوت بێتە ناو حەوشەکەمانەوە بەڵام چیرۆکی تریش هەیە بەڵام یەک خاڵی تر هەیە من بەداخەوە ینی وەکو گلەیەکی زۆر بشکۆلانە باسی یەکەم زۆرێک لەو فیلمانەی کە تا ئێستا دروست کراون فیلمی فستیڤالن ینی بۆ فستیڤالەکانی دنیا نێردراون ویستیانە لە ڕێگەی معایشەکردن بە مەسەن بەزەیی بتوانن پێگەیەکی خۆیان یان هەنگاوێک شەقاوێک فیلمەکەیان بەرنە پێشەکە بۆ سەردەمانێک زۆر باش بوو
یعنی بۆ سەردەمانێک بۆ ناساندنی دۆزی کورد بۆ ناساندنەوە زەرریاوە لە ناتوانانی بڵێ زەرری گەورەیاوە بەڵام لە ئاخیرەوە تۆ لە ئاخیرەوە هەموو شتێک زۆر جوانە کە فیلم بێت یعنی تر تراژیدی بێ کۆمیدی بە لە ئاخیرە تۆ هەڵێکت دا و فیلمێکە دروست کردو کە جێگەی دڵخۆشی ئەمە دەرهێنەری زۆر باشمان هەیە خەڵکی باش بەڵام شتەکان نەنووساون بەیەکەوە ینی بەیەکەوە نین يعني ئێمە مەسەن ئەو هەموو دەرهێنەرە باشەمان هەیە بەڵام لە بروی کرویەکی مەزبوطمان نییە لە بروی وڵاتەکە دەعممان ناکاشتەکان پەرت و بڵاون ئەگەرێکی کۆک و سکۆرسیزیش بێنی بەم خەڵکی ئێرە و بۆ پارەکەمەی ئێرە و بۆ وەزعی ئێرە هەر ئەوتانە فیلمێک وەکو ئەوان دروست بکات یعنی ناتوانێت بازێکی زۆر گەورە دروست بکات بۆیە ئەمە ئەبێ ئێمە حکوومەت گوێمان لێ بگرێ ئەبێ ئەو شوێنانەی کە لە خەمی ڕۆشنبیری و کللتوری ئەم وڵاتانە بێ گوێمان لێ بگرن ئەمە شتێکی شخصی نییە بۆ گیرفانی خۆمان بێ خۆتان نەزان ئەوەی کە لە بواری سینەمایە ئیشکە ڕەنگە پارێکی ئێجگار زۆر کەمی دەستکەوێت کە ئەتوانێت ئیشێکی تر بکە پارێکی باشترێکی دەستکەوێت وەکو ئەوەی ئێمە خەمەکە مەخسووسە سەرشانی خۆمان ئەبێ ئەوانیش بێنە پێشەوە کە هاوکارمان بن کە چۆن بتوانین ئەم قیتارەکە لە ڕێڕەوەکەی لاییاوە هەڵی گرین بە هەر هەمومانە بیخێنەوە سەر سکەکە و پاڵی پێوەنین بڕاتە پێشێ ئەمە کاری 1 ساڵ و 2 ساڵ و 3 ساڵ و 4 ساڵ نییە وەکو دکتۆر فەرمووی ئەم ساڵ وسکار 92 خولی بوو وایە مەسەلەن ئەبێ ئێمەش لە هەنگاوێکەوە دەست پێ بکەین اینجا ئێمە دەرگایەکی گەورەترمان لێکراوەتەوە برادران ئێمە دەرگای ئێستا ئێمە دنیای بڵاوکردنەوەی ئۆنلاین هەیە ینی بەس پەردەی سینەماکانی تۆ بچی بە 10 دینار و بە 10,000 وانە تەماشای فیلم بکەی ئێستا توانین لە ڕێگەی نێتفلیکسەوە لە ڕێگەی ئەمازۆن پرایمەوە لە ڕێگەی نازام سەدان شوێنی ترەوە کە تۆ بتوانین فیلمەکەت بڵاو بکەیتەوە کە من ئەم ئاخیرە هەر خەریکی ئەوم لەگەڵیانە لە مفاوەزاتام لە قسەکردنام بەڵام لە ئاخیرەوە من تەنیام يعني كأبيتو بتنيا كأبيتو بشريكة كأبيتو بتنها درهنريك وبروديسر زور تعامل لقلا ناكريت بلام كتو ولاتك كبشي توزيعي هبو بجورة ترتماشا عكريت وبالبشته هذا بالبشته اس او فستيفالي كان اخويا ما توين بتشين لفستيفالي كان دوكانك مان هبه شوينك مان هبه جيجيك مان هبه اللي بتوين اشتكاني خو مان بفروشين كوميونيكيشن لقال ولاتاني يدروا كاين لفستيفالي كان شبيه فيلم كمان سكريني كان ابي ومخلاتي كان ورقرين ما توين بازاري كاين بخو مانو بس بكرتي كسرام نيخلك ما بكرتي رايزي ليك نگەیشتنە ینی من جەناب دەگە پرسیارێک لە من کە من خەیاڵم ڕۆشت بێ یا هەر تێنەگەشت بێتم لە پرسیارەکە ناتوان جوابی پرسیارەکە بمەوە ئەگەر زۆر بەسیتیش بێ مەسەڵەن 1 زائدن 1 چەنەکە لێرە دەوڵەت مەدارەکانمان بەڕاستی من نامەوێت ناویان بڵێم بەڵام دەوڵەت مەدارەکانمان بەداخەوە هێشتا لە گرنگی سینەما تێنەگەشتون ئەمە ئێفۆرتی تاکە کەسی نییە و کاک بەختیاروتی یعنی معرەزێکی فۆتۆگرافی ئێستا خەڵک دەتوانێت مەسەڵەن بە 1000-2000 دلار لە بەرەوەی ئیشی ئیندیڤیدوەڵە یەک کەسە بەڵام ئەم ئیشێکی زۆر گەورەترە تۆ ئەبێ بە زمان حاڵی تۆ لە هەموو دنیاە لە هەموو شوێنەکانە لەبەرەوە بە بڕوای من تێنەگەیشتنی دەوڵەت مەدارەکان و دەوڵەتوانە خۆوان وازانن ئێمە بەس داوای پاراکەین نەخێر بە هیچ شێوەیە اصلا موضوع ايدنتيتي ولوجستيك كان زور بو ايما لموضوعي بارا جرنتر يعني مثلا ام فيلم بون منا زياله 550,000 دلار تا استاتيت شو كزور زياتري جبل دو بلاو بو اكثر انا بمبري كاتا كمان طاب وزور سباس انا كم دكتور شات السروكي بشي سينما لا كوليج هنرزان كوي سليماني كاك بختيار درينر بروديوسر كاك سوران شارزا لباري كلتور هنرار على رجي سكايب ولا ولاتي بلجيكا وكاك سايم خليفه لقال ما دابون زور سباس كلا قال ما دابون تا دي بيتي ديكا هرشاد